ئێمە وەکو بنەماڵەی شەهید هەڤاڵ ئەحمەد لە ڕاستیا جێی شانازیە کەوا شەهید بووە لە پێناوی خاکی کوردستانە ڕێگایەکی پیرۆزی گرتووە جێی شانازی هەمومانە. ئێمە هیوادارم ئەم ڕێبازە ڕێبازێکی وا پیرۆز بەردەوام بێ بۆ بیانی ڕزگاری خاکی کوردستان لە هەر ئێمە وەکو کەسوکار شانازی پێوەکەین بەو ڕێبازەوە ومێدەوارم هەروەش بمێنێتەوە. لە پرسەی شەهید مەروان دەربەندی کە وەک خۆبەخشێک لە شاری دەربەندی خانەوە کە وەختێک ڕۆژ ئاوای کوردستان پێویستی بە هاوکاری و پشتیوانی بوو، شەهید مەروان وەک گەنجێک لە دەربەندی خانەوە بە هەستکردن بە بەرپرسیارەتیەوە زێدی خۆی، شاری خۆی، باشووری کوردستانی بەجێهێشت و بۆ پشتیوانیکردنی ڕۆژاوای کوردستان دەستیایە چەک بەرامبەر بەو پیلانگیڕی کە بەرامبەر بەگەرەکەمان هەبوو. وەک کۆمیتەی خانەوادەی شەهیدان دەربەندی خان بۆ خۆی خاوەنی لانکەی شەهیدان، لانکەی تێکۆشان، لانکەی بەرخودانی لە هەر جێیەک ویستی بێتی دەربەندی خان بۆتە ئەو جێگەی کە ئینسان شانازی پێوە بکات. و لە هەمان کاتیشدا وەک بنەماڵەی شەهید مەروان بنەماڵەیەک ئەمڕۆ ئەوانیش وەکو ئەندامێکی کۆمیتەی خانەوادەی شەهیدان لە ناو کۆمیتە جێگەی خۆیان دەگرن و دەبێتە مای سەرکەوتن، دەبێتە ماوەی شانازی، دەبێتە مای ئەوەی کە ڕێخستنی خۆمان لە ناو کۆمیتەی خانەوادەی شەهیداندا یەک بگرین و ئومێدەوارم هەر کەس لە ئاستی خۆیدەوە بەرامبەر بە شەهید، بەرامبەر بە خوێنی شەهید گرێدانی هەبێ کە بتوانێت بەرامبەر بە پیلەنگێڕەکانی ئایندەمان دەرکەوێت و کوردستانیش بپارێزین لە پیلانگێران و لە سیخوڕان و لە نۆکەران.